هزاران سلاوین گرم و هونجارێکە دی بخێر هاتنە دەمێ لە هەفگەهاندنا کوردان کورد کۆنەکشن. ابوی هیویه که ام کردان بگهین نه که سرحاتی و بویرن لجهان دقامن پیک گهارین داخل شمو جویره جه استدویا دنگ امریکا لواشنطن دی سی دید گلوه. در برنامه ایرودا آنان دی بیجتن جواتا تناهیا نتوانی گرتی دی بریاره بده که چاوا سرداری دیگل سوریا بکتن و بالیوزی سوری لی عراقی دگه تا ریزین رکابریه. بربجارین هلبجاتنین سروکاتی لامریکا رو دکنا جواکن رشان. گلو چند ولات بناوی کردستان لسا سالیا بیستی هاتنه دامزراندن. یک، دو، یان سه کمارین کردان امی پرکی دیروکی هل بدن. روژا سر هجمیرا جیهانی بال کشانده سر ساغلمیا خانمان و کنترول کرنا جمارا زاروکان لی ولاتین هجار. دیسان سلاوین گرم بینرین کرد کۆنەکشن لە هەفگەهاندنا کوردان پشتی میواندارکردنا ڕکابەرین سووری رووسیا هەلوەستی خوا هەم بە ڕژیمە ئەسد نەگوهرد لە هەماندەم دیپلۆماتێکی سووری گەهشتا ڕکابەریە و پێشڤەنێری نەتەوێن ئێگرتی کۆفی ئانان دەبێژتن لە دەمێکی زوو جواتە تەناهیە دێبڕیارێ بدە کە چاوا سەرەدەریە دەگەل سووریا بکەتن. ڕکابەرین سووری دەبێژن هێزن حکوومەتێ بە تۆپ و هەلیکۆپتەران پێتر 605 مەدەنیان لە گوندێکی پارێزگەها حەمایە کوشتن و ڕاگەهاندنا دەوڵەتێ وێ کوشتنکاریە دێ ئێختەستۆیە کۆمەڵین تیرۆریست. کوشتنکاریە لە ترسما لە دەمێکی بوو جواتە تەناهیە نەتەوێن ئێگرتی مشت و مڕێ دیکەتن سەبارەتدانانە تۆلەیەن تند لەسەر حکوومەتە ئەسد ئەگەر ئەو بەردەوام بە لەسەر کوشتنا مەدەنیان لێ رووسیا جارێکادی گەفەیە بکارئینانە مافی ڤیتۆیە دیکەتن تەوی میێڤانداریکردنا مەزنترین کۆمەڵە ڕکابەرە ڕژێمە ئەسد لە مۆسکۆ هەفتیا بۆری. بالێکی دیڤ بالوێزی سووریا لە عێراقی ناوە فارس پشتەوانیا خۆش ji بۆ ڕکابەریە ڕاگەهاند. مەزنترین دیپلۆماتێ ژێ ڕژێمە ئەسد جودابووی ڕژدی لە لەشکری سووری کرد هەتا بگهات ڕکابەری و گوت کوشتنا گەل نەسەر بلندیە. و بربژاری چاوەڕێکریە پارتیا کۆماری مترامنی و جو بایدن جێگرێ سەرۆک باراک ئۆباما ڕوو دکەن هەفبەندیە ڕەشین ئەمریکا ji بۆ وەرگرتنا پشتەوانیە جڤاکێ ڕەشان دە هەڵبژارتنین سەرۆکاتیەدا. دێگوتارە خۆدا ji بۆ هەفبەندیە گەشەکردنا ڕەشان لە باژارێ هیوستنی ویلایەتە تێکساس بربژارێ چاوەڕێکریە کۆماریان مترامنی گرانی دانە سەر قەیمکردنا ئابووری. وەک سەرۆک من ئەو شتە باشانە نیشان دەدەم کە دەشێت ببن کارداری زیاتر، کاری زیاتر، دەرفەتی زیاتر، داهاتی زیاتر، پاشەکەوتی زیاتر. لێ ئەندامên هەفبەندیە ئەو بەرسڤە بڕوومەت نەبوو دەماوی بەحسێ پلانەخوا کری ji بۆ پوچکردنا ڕێفۆرمên چاودێریە ساغلەمیە یەن سەرۆک باراک ئۆباما ئەگەر بوو سەرۆک. دەست دەکەم بە نێشتنی خەرجیەکانی ئەو بەرنامانەی سەرەکینی لەوانە پلانە تەندروستیەکەی ئۆباما. لێوان پێشوازیە گەرم لە جۆ بایدن جێگرێ سەرۆک باراک ئۆباما کرد دەما ناوەڕۆکێ نەخشەیە ئۆبامەیە چاودێریە ساغلەمیە شرۆڤەکری. ئێمە ئەو ئایندەیە دەبینین کە هەموو کەسێ دەرفەتی هەبێ بۆ خزمەتگوزاری تەندروستی خەڵکی بەتەمەن بتوانن بە نرخێکی کەم چارەسەر بەدەست بێنن بە شێوەیەک ژیانیان خۆش و ئاسان بکات. هەفبەندیە دیسان بە گەرمی پێشوازی لە گوتنێن بایدن کرد سەبارەت جوداهیین ئۆباما و ڕامنی هەمبەر پەروەردەیە هێزوتێنی و مافی ژنان. لێ برێز بایدن قەت بەحسێ ڕێژەیە بلندا بێکاریە دناف ڕەشاندا نەکرد. ڕاوەرگرتن نیشانەدن و نۆت ji سەدەی ji ڕەشên ئەمریکا پشتەوانیا ئۆباما و دیموکراتە دکن. بینەرین کورد کۆنەکشن لە گۆڕا زانیاریەنەوە چەند کۆمار بە ناوێ کوردستان لە سە ساڵیا بیستی هاتنە دامەزراندن. کۆمارێک، دوو کۆمار یان سێ کۆمار. بەرسڤە ڕاست سێ کۆمارن. کوردستانە سۆر لە ساڵە 1923 هەتا 1929. کۆمارە مەهابادێ لە ساڵە 1946 هەتا 1947 و کوردستانە ئازاد یا قەفقازیە لە ساڵە 1992. بێگومان وە ناوێ کوردستانە سۆر و کۆمارە مەهابادی بیستنە. لێ ئەس باوەڕ دەکەم گەلک ژوە نەئاگەهدارن کو لە مەها 5 گولانە ساڵە 1992 و پشتی ئەرمەنستانی باژارێ لاچین گرتی لە هەرێما ناگۆرنۆ قەرەباخ کو
پرانیا خەلکێ وێ کورد بوون کوردان بە پشتەوانیە ئەرمەنستانی دامەزراندنا کوردستانە ئازاد یا قەفقاسیا ڕاگەهاند. وەکیلێ مستۆ سەرۆکی وێ کۆمارێ بوو. گەها لاچین و دەست بە دامەزراندنا دەولەتی کرد لێ دژاتیکردنا کوردین ئازەربیجانی و وڵاتین دەوروبەر نەهێلان کوردستانە ئازاد یا قەفقاسیا ڕۆناهیە ببینتن. کوردستانە ئازاد یا قەفقاسیا دەهات هەژمارتن وەکا میراتی کوردستانە سۆر یا بە پشتەوانیە سۆڤیەتی لە ساڵە 1923 لە هەمان دەڤەرێ هاتیە دامەزراندن دنێڤبەرە ئەرمەنستان و ئازەربیجانێدا. وەکیلێ مستۆنەها لە ئیتالیایە وی ji بەرنامەیە لە هەڵگەهاندنا کوردان ڕا وەسا بەحسی وی دەمی کرد. وقتی که اردو آذربایجان برای ملت ما کردان ج لاچینی پایتخت درخستن ارمنی هم کرده ما یزدی نودابون اونو یکمین کرده ما یزدی کتنا لاچینی یعنی فیشک اگنا تاقاندن سه روزشون از مالباتا خواه از چما ویداری سوا کرد نترسن ج ارمنی و ج یزدی نترسن او جبین و یک گلی دابون همه دا که بین بونه اسکر کردستانی ما تشکیلات پولیتیکی شکل این نه دهه ما شاشو 19 ساله ما کردستان سربست اعلان کرد دنیای جوا اعلان کردن که کردستان کردا دولت سربست یا کافکاز اعلان کردن ایدنا که نه ارمنی نه ملت اکیدنی میکنم بیشن که هرده کردانی نه مردم ها اداره حکومت ما الله کردستان محبت ما بلند کربو اردیا پینست خورتک زنگلی دابونه میده نه آتن دین کرنه ارته دا که ایزدی ارمانی دشمنی دینه منه مجب تک ایزدی و نکار بو دولت شکرا چونکه اول بو پروکاسی هم دشمناتی ها کرده مسلمان کرده ایزدی شد بو چونکه هرده کرده مسلمان بون بینەران چارشەمبێ 11 مەها هەفت ڕۆژە سەرهەژمێرە جیهانی بویان حەشەمەتە جیهانی و سەنگیا ئەفسال لەسەر ساغڵەمیە ژنان و زارۆک بوونێ بوو نەتەوێن ئێگرتی دەبێشتن ژمارە وان خانمێن دخوازن دووجانی کۆنترۆل بکن و حەبێن ڕاگرتنە دووجانی بەدەست وان نەکەون 9 ملیۆنان زێدە کریە لە وڵاتین هەژار. نها 7 ملیار مرۆڤ لە جیهانê dijîn nîva wan dijiyê kêmtir ji 25 saliyê de ne. هەموو ڕۆژێک 250,000 مرۆڤ لە جیهاندا زیاد دەکەن و زەویش هەروەک خۆیەتی. تایبەتمەندên serhejmêriya cîhanê dibêjin divê dijin bikaribin biryarê bidin ka wan çend zarok hebin çunku eger bi destê wan bidin wan kêm zarok divên. Lê raporteka nû ya netewênîgirtî dibêjitin 222 milyon jin li seranserî cîhanê dixwazin zû bi zû dûcan nebin lê hebên rêgirtinê li dûcanbûnê bi dest wan nakevin û jimara wan li welatên hejar li 4 salên borî zêde dibin. Li welatên weka Pakistan û Hindistanê behsê rêgirtinê li dûcanbûnê qedeğeya û guneha ji ber egerên olî û keltûrî. هەکە خانمێک دووجان بوو بەری دەمەوێ ببێت کار و پەروەردە و لایەنن دی ژیانەوەی دەڕاوەستن. هەلبەت بێکۆنترۆلکردنا دووجانبوونê dayikên piçûk di civakêda zêde dike û bi dahatê kêm û ev e karîgeriyê dikete ser aboriyê wê civakê bixwe. Ethîopya welatekî diyê wek Pakistanê ye. berê her sal jina Ethîopî zarokek dibû niha mezniya malbatê hatiye kontrolkirin. Netewên êgirtî dixwazin heta sala 2015 hebên rêgirtinê li dûcaniyê bigihin xaniman li seranserî cîhanê û ew bên perwerdekirin li ser qazancên wan e. Bînerên Kurd Connection li hevgehandina Kurdan ev têbînî ji van hevalên hêja gehaneme. Teymûrî Xelî dibêje mala we ava raporta we gelek xweş bû piştî wî bername me dîtî helbet nexasme dibêjtin gotina zarên sava li min xweş hat ji ber ku ev gotin tenê li Ermenistanê tê bi kar anîn. û hevalekî dî bi navê Yusuf Kutî dibêjtin ez piştevaniyê li bi xebata we dikim li êzgehê dengê Amerîka lewma min xwest bêjim destê we xweş be û mala we ava digel rêz û silavan.
ئەیمات ئاکرایی دەبێشتن ئەم لە سویدێ زۆر خۆشحاڵن و سەربلندن بە کاریوە یێهێژە ئەم وەک ڕۆژنامەڤان و دەرهێنەر خۆشحاڵن بە خزمەتە میدیا کوردی بتایبەت یا دەنگی ئەمریکا VOA. هێمن بابان دەبێشتن زۆر سوپاس دەستان خۆش هەر سەرکەوتوو بن بۆ گەڵ و وڵات بەڕاستی ئەو کارەی کە ئێوەی بەرێز ئەنجامی دەدەن خزمەتێکی زۆر گەورەیە بۆ ملەتەکەمان چونکە من خۆشم بێژەری رادیۆ و تەلەڤیزیۆنم هەروەها پیشەم کاری ڕاگەیاندنە بۆیە زۆر خۆشحاڵ بووم بە کارەکەتان دووبارە سەرکەوتوو بن. خدر دووملی دەبێشتن ئەس تەماشەی بەرنامەوە دیکم ئەو جوان و ڕێخستیە لێ خاڵی ئەزیز خۆسکا تە هەند دەست و ترێنخوا نەلەڤاندبان. باشە خاڵی خدر ئەس باوەڕ بکەم vê jarê min wekî carên berî neha hin tirên nelivandin. Guhdarên bername li hevgihandina Kurdan ji bilî ku malperê dengê Amerîka www.voanews.com/kurdish yan Kurdiya ev jî navnîşanê malperê me ye www.dengeamerika.com yan www.dengiamerika.com û dikarin bibin hevalên me yên Facebookê www.facebook.com/kurtconnection ev îmêla me ye kurtconnection@voanews.com. Heta demekî diyê li hevgihandina Kurdan her şad û bextewer bin.